بە سوپرایز دەبێ بۆ خەڵکی کوردستان ئەوە هەمووی بۆ خۆی کاک دکتۆر تەرتیباتی شتەکان دەزانێت و مامۆستا ئەم کاتت باش هەموو کاتێکت باش مامۆستاگیان زۆر بەخێر بێت ئەوە بڵاو بۆتەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەیی وا بڕیارەکە کارێکی هونەریت بۆ بکە ئەم بابەتە چۆنە ئایا قسەتان کردووە یاخود بوونی هەیە ئەم شتە؟ بەڵێ ئەم بابەتە ڕاستە و من بۆ خۆم بەو پەڕیشانازیەوە لە ڕێگای پەیوەندیش قسەم دەگەڵ کاک دکتۆر کردووە کە بەڕاستی کارێکی هونەریم بۆ ئەنجام بدا ئەوە جێگای دڵخۆشیە بۆ من بەڕاستی کە من شتێک لەو بابەتانە و بەدەستە جوانەکانی کاکە دکتۆر ئەو شتە بۆ من بەڕێوە دەچی بۆم دەکرێ و بەڕاستی شانازی بە کارەکانی وە دەکەم من وەکو خۆم ڕای دەگەێنم بەڕاستی کاک دکتۆر کەسێکی سەروەر و ڕابەرە کەسێکە لە ناو هونەرە جوانەکاندا و تایبەت بە کاری هونەریش دەست پێشخەری هەیە و من دەستخۆشی لێ دەکەم و ئەگەر هیچ حاڵەتێکی نەخوازرا و نێتە پێشەوە ئینشاءڵڵا ئێمە ئینشاءڵڵا ئەم بابەتەی کە باسی لێوە کراوە لەلایەن کاکە دکتۆرەوە بەڕێوە دەچی و بەدەستە جوانەکانی ویش و بە سەرپەرشتی ئەو بەڕێوە دەچی. زۆر باشە مامۆستا خدر کەی بوو کە قسەت لەگەڵی کرد ئایا بابەتەکە چییە ئاوازەکە چییە چۆن بۆ بابەت؟ وەڵی من بۆ مەسەلەی ئاوازدانانەکەی بەرچاوڕوونیم نییە لەوەی ئەو کاک دکتۆر بۆ خۆی ئاوازەکان و دانراوەکانم بۆ تەرتیب دەکا تا ئێستاکەینێ هیچ شتێک لەو بابەتانە باس نەکراوە وەکو ئاوازدانان وەکو کلیپەکە چۆن دەکرێت و لە شوێ بەڕێوە دەچی مڕاستیمەکە هیچ شتێک لەو بابەتانە باس نەکراوە تەنها کاک دکتۆر بۆ خۆی بڕیار لەسەر ئەمانە دەدا کاتێک من حازر بووم و ئەویش حازر بێ ئینشاءڵڵا وەکو ئاماژەم پێکرد کە هیچ حاڵەتێک نێتە پێشەوە حاڵەتێکی نەخوازرا و ئینشاءڵڵا و بە خەڵکی کوردستانی ڕادەجێنم کە بەدەستە جوانەکانی کاک دکتۆر بەڕاستی کلیپێکی جوان بۆ من بەڕێوە دەچی. زۆر باش مامۆستا کلیپی بۆ دەکەی بۆ ئەو گۆرانی کە بەنیازە بیکات یاخود بەس دەنگ دەبێت؟ وەڵڵاهی کاک دکتۆر بۆ خۆی دەزانێ بەڵام من لێرەوە ناتوانم بچمە ناو بابەتی کلیپەکانیان ناو بابەتی گۆرانیەکە تاکۆ ئەو کاتەی من ئامادە نەبم و کاک دکتۆر ئامادە نەبێ ئێمە لێرە بۆ خەڵکی ڕوون ناکەینەوە و ڕێزمان هەیە بۆ بینەران و بۆ خۆشەویستان ئینشاءڵڵا ئەمە بە سوپرایز دەبێ بۆ خەڵکی کوردستان ئەوە هەمووی بۆ خۆی کاک دکتۆر تەرتیباتی شتەکان دەزانێت و ئەو تەرتیباتی گۆرانیەکە و با بڵێین تۆمارکردنی گۆرانیەکە و سەڵتەکە دانانی کلیپەکە کاک دکتۆر بۆ خۆی جێبەجێ دەکات. زۆر باشە مامۆستا خدر یەکەم سات کە ئەو پەیوەندی بە تۆوە کرد یاخود کەسێک پێوتووی هەستە چۆن بوو کە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەیی ئەو شتەی بە تۆ کرد چۆن یەکەم سات کە زانیت تا چەند دڵخۆش بووی چێ پێوتی؟ وەڵی من بۆ خۆم زۆر مەجاری ئەوەم نییە کە بێمە ناو خەڵک و کۆمەڵگاوە هەچەند ڕێزم هەیە بۆ خەڵکی کوردستان بەڵام تەسادوب من لە ناو بازاڕی بووم لەکن هاوڕێکی زۆر خۆشەویستم بووم ئیتر برادێک هاتە ژۆرێ گوتی مامۆستا ئەم پیاوە دەناسی تم بەڵێ دەیناسم من پێشتریش کاک دکتۆرم هەرناسیوە و بەڕاستی متابعەم کردووە لە کەناڵەکانیش کە بەڕاستی ئیشێکی جوان لە نزیکەوە نەخیر نەمبینیوە بەڵام لە کەناڵەکان بینیومە ناوبانگێکی یەکجار زۆری هەیە کەسێکی بێڕکابەرە کەسێکی سەرکەوتوویە کار بۆ هونەرمەندان دەکا من بە ناو خۆم و هونەرمەندانیشەوە دەستخۆشی لێ دەکەم من لە کن هاوڕێیەکەم بووم برادێک کاتە ژۆرێ گوتی مامۆستا دەبێت لێدوانێک بۆم پیاوە بە ڕێزەی بدەی منیش گوتم بە چاوان وەڵی لێدوانێکم بۆدا گوتم کاک دکتۆر چاوت ماز دەکەم و دەستت ماز دەکەم و من خۆشحاڵم ئەوەی ڕاستیش بێ من لە نزیکەوە تۆم نەبینیوە بەڵام هیوادارم ئەو پەیامەت پێ بگاو و بۆشم بڵاوکەیەوە و پەیامەکەی منیشی کە بڵاوکەدەوە لە سەرداواکاری من بوو بەڕاستی و کەسێکی ئەوەندە جوان و لێ هاتوو لێوە شاوەیە هەموو شتێکی جوان و چاک بەڕاستی لەسەر دەستی ئەو پیاوە بە ڕێزە جوانە. زۆر باش چیت هەیە مامۆستا لێرەوە چی پێ دەڵێ؟
والله مامەستاژیان ئەوە خۆشحاڵیە بۆ من بەڕاستی زۆر دڵم خۆشە کە کاکە دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەیی کلیپێکی ئاوا جوان بۆ من دەکا ئەو بابەتە ڕاستە وە قسەی لەسەر کراوە بەڵام بۆ مەسەلەی مەوداکەی نازانم بەو زوانە دەبێ یاخود کاتەکەی زۆری پێدەچی مەسەلەی کاتەکەی نازانم نە زۆری پێدەچی نە درەنگی پێدەچی ئەو بۆ خۆی دەگەڵە من لە ڕێگای پەیوەندی باسی کردووە.